ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان برای ڕێبەر ئۆجەلان و مەزلوم دینچی پارێزەری داواکاری دیداریان ئاراستەی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئەمراڵی کرد. هەروەها بە هەمان مەبەست ئەمینە کۆنار خوشکی عومەر خێری کۆنار و پۆڵات یەڵدرم برای حامڵی یەڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەسیاکتاش داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی بۆرسا و ئیدارەی بەڕێوەبەرایەتی زیندانی ئەمراڵی کرد. بە گوێرەی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز کە دیمەنی بوردومانەکانی دەستکەوتووە دەوڵەتی تورکی داگیرکە لە یەک کاتدا بوردومانی بناری قەندیل و چیایگارەی کرد تا ئێستا زیانی گیانی و مادیەکان نەزاندراون. هەمان سەرچاوە ئاماژەی بەوەش کردووە دەوڵەتی تورک بوردومانی شاخەکانی پشتەوەی گوندەکانی ڕەگەز و ماردۆی کردووە. هەر لابارەی ئەو هێرشانەی دەوڵەتی تورکی داگیرکەرەوە کامران عوسمان بەرپرسی دیسکی مافی مرۆڤی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند لە کاتژمێر 12:20 خولەکی دوانیوەڕۆی ئەمڕۆدا فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک دووجار باچڕی بوردومانی گوندی کافیایان لە باشووری چیایگارە لە شارەدەی دینارتە لە شارۆچکەی ئاکرێی سەر بە پارێزگای دووهۆ کردووە. هەرچەندە تا ئێستا زیانە گیانی و مادیەکانی بوردومانەکان نەزاندراوە، بەڵام زانراوە کە زیان با سروشتی ناوچەکە گەیشتووە. دەڤەگە تێرۆرکردنی هەردوو ڕۆژنامەوانی ڕاگەیاندنی ئازاد جیهان بیلگین و نازم داشتانی شەرمەزار کردووتی هەموو کاتێک بەو هێزەی لەوانمانەوە وەرگرتووە بە جەخکردنەوە دەربڕی ڕاستیەکان دەبین. کۆمەڵی ڕۆژنامەوانی دیجلا فرات دەفەگە پێویست بە شەیدکردنی هەردوو ڕۆژنامەوانی ڕاگەیاندنی ئازاد جیهان بیلگین و نازم داشتان کە لە دەرەنجامی کردنە ئامانجیان لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکەوە لە ڕێگەی نێوان بەنداوی تشرین و شارۆچکەی سرین شەهید بوون ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و ئاماژە بە کات و شوێنی شەهیدکردنی هەردوو ڕۆژنامەوان لە ڕاگەیاندراوەکە کراوە و هاتووە ئەم هێرشە تێرۆرکاریە شەرمەزار دەکەین و لە هەموو جەیەک لێ پرسیینەوە لە کریارانی ئەم کردەوە کۆمەڵکوژیە دەکەینەوە. هەروەها ئاماژە باڕۆڵی هەردوو ڕۆژنامەوان کراوە لە گواستنەوەی ڕاستیەکانی شەڕی بەرخۆدانەکانی ڕۆژاوە و نووسراوە نازیم و جیهان دوو ڕۆژنامەوانی چالاک بوون کە ڕاستی ڕووداوەکانی شەڕیان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ گەل دەگواستەوە. بەو هێزەی لەوانەوە وەرمان گرتووە بە جەخکردنەوە دەربڕی ڕاستیەکان دەبین. لەلایەکی تریشەوە یەکێتی ڕاگەیاندنی ئازاد ئەرە ئاو یەکێتی ڕاگەیاندنی ژن یێرەژە لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورک لە دژی ڕۆژنامەوانانی ڕاگەیاندنی ئازاد نازم داشتان و جیهان بیلگین ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا بە تونترین شێوە هێرشەکانی دەوڵەتی تورک بکوژی لە شەهیدکردنی هەردوو ڕۆژنامەوانی شەرمەزار کردووە و ڕایانگەاندووە وەک چاپەمەنی ئازاد بەڵێن و بڕیارداریمان لە بەرفراوانکردنی تێکۆشانی نازم داشتان جیهان بیلگین و هەموو شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد نوێ دەکەینەوە. جێ ئاماژەیە جیهان بیلگین لە دایکبووی 1996 لە مدیادە و لە ساڵی 2007ەوە کاری ڕۆژنامەوانی دەست پێ کردووە و نازم داشتانیش لە ئاگری لە ساڵی 1992 لە دایک بووە. لێژنەی بەڕێوەبەری ناوەندی دەم پارتی هێرشی دەوڵەتی تورک بۆ سەرخەباتکارانی ڕاگەیاندنی ئازاد نازم داشتان و جیهان بیلگینی شەرمەزار کرد و داوای لاهێزە نێو دەوڵەتیەکان کرد دەنگی خۆیان لە دژی ئەو هێرشە بەرز بکەنەوە. لە بەشێک لە بەیاننامەی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی دەم پارتی لەسەر بە ئامانجگرتنی خەباتکارانی ڕۆژنامەوانی ئازاد هاتووە لەم قۆناغی دواییدا حکوومەتی ئەکەپە مەهەپە دەستی بە سیاسەتی نوێی کۆمەڵکوژی کردووە. هێزەکانی حکوومەتی ئەکەپە مەهەپە بوردومانی ناوچە مەدەنیەکان دەکەن و تا ئێستا بەهۆی ئەو هێرشانەوە کەسانی مەدەنی زۆر کوژراون.
ئێمە دڵنیاین کە بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان هێرشێکی بە ئەن قەست بووە و لەبەر ئەوەی ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد هێرشەکانیان بۆ سەرگەلی کورد و گەلانی ڕۆژاوا ئاشکرا دەکرد و ڕێگریان لە هەواڵی ساختە و چاواشەکاری دەکرد بە ئامانجگرتنە هەوڵیان داوە تاوانەکانی شەڕ لە ڕۆژاوا بشاردرێتەوە. لێرەوە ڕای دەگەێنین ئەم هێرشانە ناتوانن تێکۆشانی گەلی کورد و تێکۆشانی ژنان و خەباتکارانی ڕاگەیاندنی ئازاد لاواز بکەن. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی گەریلایەکی شەهیدی ڕاگەیان کە لە هەرێمی گارە شەهید بووە. لە سەرەتای ڕاگەیاندراوەکەدا هەپەگا ئاماژە بۆ دەکات هەواڵمان هۆگر با کار و خەباتی گەنجان ڕێپێوانی شۆڕشگێڕی دەست پێ کرد و لە بەرخۆدانی زیندان و تێکۆشانی چیاکانەوە درێژەی با ڕێپێوانەکەیدا و هەنگاو بە هەنگاو با ڕۆحێکی فیدایانەوە بووە شەڕوانێکی بەهێزی فەلسەفەی ژیانی ئازادی ئاپۆیی لە کاتێکدا کە کۆمە و کوژی و هێرشان نوێ قڕکاریەکان لا دژی گەلەکەمان زیاتر بووە بەبێ دوو دڵی باهۆشمەندی شەڕوانێکی فیدایی ئازادی گەلەکەمان جوڵایەوە. هەپەگا ئاماژەی بەوەش داوە هەواڵ هۆگر لە 14 ساڵی خەباتی شۆڕشگێڕیدا چەندین سەرکەوتنی بەدەست هێناوە و هیوای بوون بە فەرماندەیەکی شایستی تێدا ئەبریسکایەوە. لە کۆتاییدا هەپەگا دەڵێت وەک هەواڵانی شەهید هۆگر کە بە شەڕکردن و تێکۆشانمان سەربڵندین بۆ هەموو ئامانجەکانمان بەڵێن دەدەین کە میراتەکەی لە کوردستاندا زیند و ڕاگرین. لەسەر ئەم بنەمایە سەرساغیمان بۆ بنەماڵی شەهید و گەلی وڵات پارێزی کوردستان دەردەبڕین. هەپەگان ناسنامەی شەهیدی بەم شێوەیە خستووەتە ڕوو. فرات سەریخان بە ناسناوی هۆگر مەروان لە ئیلحلەگ لەدایک بووە و لە دەیتەشینی دووەمی ساڵی 2024 لە گارە شەهید بووە. کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە ڕاگەیاندراوێکدا جەژنی ئێزی لە هەموو گەلی ئێزیدی پیرۆز کرد. کۆنگرەی نەتەوەیی کوردستان وێ ڕای پیرۆزبایی لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بە جەژنی ئێزیدیان کرد و کە دەڵێ مێژوویەکی دێرینی هەیە. دەستنیشانی کرد جەژنی ئێزیدی دەبێت وەکو خاوەنداریکردن لە باوەڕ و کەلتوری لە کوردستان ببینرێت. کەنەکە ئاماژەی بە ماناداری گەورەی ئەم جەژنە بۆ گەلی ئێزیدی کرد و سەرنجی خستە سەر مەترسیەکانی ئێستا لە دژی گەلی ئێزیدی. هەروەها کەنەکە بانگەوازی لە گەلی کوردستان و کۆمەلگای ئێزیدیان و دۆستانیان کرد پێکەوە شەنگال ئاوەدان بکەنەوە و بۆ گەڕانەوەی ئێزیدیەکان بۆ خاکی خۆیان ببنە هاوکار. یادگار عەلی چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ دەڵێت دەوڵەتی تورک ئینکاری لابوونی کورد دەکات و لە هەوڵی دروستکردنی ئاژاوەیە لە سووریا و هەروەها دەشڵێت دەبێت سوود لە ئەزموونی ڕۆژاوای کوردستان ببینرێت لە بنیادنانەوەی دەوڵەتی سووریا نەک هەوڵی لە ناوبردنی بدرێت. هێزێکی ئیقلیمی کە تورکیایە بەڕاستی دەسوەردانێکی زۆر نامەشروع زۆر ناڕەواکە لە کاروباری سووریا بە تایبەتی لەو بەشەی کە پەیوەندی هەیە بە کوردەکانی ڕۆژئاواوە کە ڕۆژئاوای کوردستانە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئەم دەسوەردانە جگەلەوەی لە ڕووی قانونی دەولیە و لە ڕاستیەکارێکی زۆر نامەشروعە کارێکیشە بە هەموو خۆتێک بە هەموو هێزێکەوەی بۆ یەکەوە کورد بگلێنرێت بە شەڕێکی تایفی و هەروەها شەڕێک لەگەڵ ئەوانەی کە ئێستا حکومڕانی
سووریان گرتووەتە دەست تورکیا لە بەرامبەر هەرێمی کوردستانیش هەمان شتی کردووە بگرە بە زیاتریشەوە ساڵانێکی زۆرە بە بیانووی تیرۆر و بە بیانووی بێ بنەماوە تورکیا خەڵکی ئێمە شەهید دەکات سنووری ئێمە ئەبەزێنێت و ئەو هێزانێک کە لە ڕۆژئاوای کوردستان بەردەوام جەختیان کردوتە کە ئەوان مەترسینین بە عەمەلی مەترسینین لەسەر ئەمە بەڵام دیارە تورکیا کێشەکە پەیوەندی بە کوردەوە هەیە لە ڕاستیە پەیوەندی بە مەترسیە و نێوانە هەمووی پاساون بە بڕوای من تورکیا نایەوێت شتێک هەبێ بە ناوی مەسەلەی کوردیەوە بە ناوی قەزیەی کوردیەوە ئینکاری لە نکۆڵی لە کوردەکە لە ڕاستیە ئەمە خەتەرەکەی لەوایە تورکیا کاریگەری دروست بکات لەسەر ئەو کار بەدەستەنیوانی کە لە دیمەشقان دوای کەوتنی ڕژێمی ئەسەدەوە بارودۆخ لە سووریا گۆڕانکاری گەورەی بەسەرا هاتووە بە تایبەتی نەخشەی سیاسی لە گۆڕەپانی سووریا و هەروەها دەسوەردانی هێزە ئەقلیمیەکان هێزە نێودەوڵەتیەکان بارودۆخێکی هێناوەتە کایەوە کە بەردەوام لە گۆڕانکاری خێرادایە لەو نێوەندەشا گەلەکەی ئێمە کە چەند ساڵێکە حکمی خۆبەڕێوەبەری هەیە بە شێوازێکی زۆر دروست مامەڵی لەگەڵ ڕووداوەکانە کردووە لەگەڵ پێکاتەکانە کردووە و توانیوەتی ڕوبەڕووبوونەوەی زۆر باش لە ڕاستیە بە شاهیدی هێزەکانی هاوپەیمانان لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تیرۆر لەو ناوچانە ئەنجام بدات و توانیوەتی ئاسایش و سەقامگیرێکی زۆر بۆ بەشێکی زۆر لە ڕاستیە لە خاکی سووریا بگەڕێنێتەوە. فەرید عنایەتی لە دەست بەسەرکراوانی پێشووی سەرهەڵدانی ژنجیان ئازادی کە لە 14 نۆڤەمبەری 2024 لەلایەن هێزەکانی وزارەتی ئیتلاعاتەوە لە کرماشان دەست بەسەرکرا بوو لە دەست بەسەرگەی ئیدارەی ئیتلاعات ناسراو بە دەست بەسەرگەی مەیدانی نەفت لە 35مین ڕۆژی مانگرتنی لە خواردندایە هاوکات لەگەڵ ئەمانە بێبەشکردنی بەردەوامی لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵە و وەرگرتنی پارێزەر بۆتە هۆی پەرەسەندنی نیگەرانیەکان لە ئاستۆخی تەندروستی ئەم زیندانیا سیاسیە. فەرید عنایەتی چالاکی کوردی خەڵکی پاوە و دانیشتووی کرماشان پێشتر لە ڕەوتی سەرهەڵدانی ژنجیان ئازادی و لەلایەن هێزەکانی دەستگای ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە کرماشان دەست بەسەرکرا بوو. دوای ئەوەی سەرۆکی رووسیا ڕایگەیان نزیکەی 4000 سەربازی ئێرانیمان لە سووریاوە گەڕاندووەتەوە تاران بەرپرسێکی باڵای سەربازی ئێران دەڵێت ئێمە خۆمان هێزەکانمان لە سووریا گەڕاندووەتەوە نەک رووسیا. ئەوەی پوتین باسی دەکات گەڕانەوەی هاوڵاتیانی ئێرانی بووە کە ماوەی چەند ساڵە لە سووریا دەژین. محەممەد جعفەر ئەسەدی فەرماندەی پێشووی ڕاوێژکارە سەربازیەکانی ئێران لە سووریا سەبارەت با لێدوانی پوتین لە سەرگواستنەوەی 4000 سەربازی ئێرانی لە سووریاوە بۆ تاران دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد ڕایگەیان کاتێک ئەسەد کەوت رووسەکان هاوکارمان بوون بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی ئێرانی بە تەواوی نازانم 4000 کەس بوون یان نا بەڵام ژمارەیەکی زۆر لە ئێرانیەکان ماوەیەکی زۆرە لە سووریا دەژین. رووسیاش زۆری نەیانی گواستەوە بۆ ئێران. هەروەها دەشڵێت زۆربەی ئەو کەسانەی گەڕێنراونەتەوە ئێران شیعی ئەفغانین و بەرپرسانی خۆمان کە بە فەرمی لا سووریان لا ڕێگەی لوبنانەوە گەڕاونەتەوە بۆ ئێران. هەروەها جێیاماژەیە ئەمە یەکەم جارە کاژمارەیەکی لەو شێوەیە سەبارەت بە بوونی هێزە سەربازیەکانی ئێران لە سووریا تا دوا ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد بڵاو بکرێتەوە. پۆلیسی ئەمریکا بە هاوکاری لەگەڵ FBI هەوڵێکی هێرشکردنە سەر کۆنسۆڵخانەی ئیسرائیل لە نیویۆرک پوچەڵ کردەوە و هێرشکەرەکەش دەستگیر کراوە. کۆنسۆڵی گشتی ئیسرائیل لە نیویۆرک ڕایگەیان پۆلیسی ئەمریکا بە هاوکاری نووسنگەی لێکۆڵینەوەی فیدراڵی هەوڵی هێرشکردنە سەر کۆنسۆڵخانەی ئیسرائیلی پوچەڵ کردوێتەوە. ئاماژە بەوەش کراوە ئەو وەڵامدانەوە و هاوکاریە دەستبەجێی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانی ئەمریکاوە پێشکەشکراوە بۆ پوچەڵکردنەوەی هەوڵی هێرشکردنە سەر کۆنسۆڵخانەکە بەرز دەنرخێنن. جیاماژە ئێستا لە چەندین گروپە چەکدارەکانی هەریەکە لە یەمەن، لوبنان و سووریا لە شەڕێکی گەورەدایە و هەروەها ژمارەیەکی زۆری هاوڵاتی ئەو وڵاتە عەرەبیانە لە ئەمریکا دەژێن. بۆیە پێدەچێت ئەم هێرشە لە کاردانەوەی هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بێ بۆ سەر ئەو وڵاتانە. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا. Yeah.
منم کسمایی برمایی کسمایی هیداد هیداد کسمایی برمایی های من بكي بجيم خم خوانكم لقوم بو بيدلم بيتاو ختين دل دوركم لقوم بو رو بشاو خدا خي غربت بيوچان دمو اچيم hiç kelam nasiyetmen kim şarekem legum bu ey Khuda ey Khuda ey Khuda ey Khuda ey Khuda ey Khuda Kotreki dasamoy naudasi dar bumuchum istabilanam guli khom yarakam legom bum binawayim her gulikim bi safai her dili bulbuli بدنگمو هوارکم لگم ای خدا ای خدا ای خدا ای خدا